بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. إمام أبو حنيفة رضي رحمة خيله بأفرمي أقل خزمتي باسي بيا وقوركانا بوستمو جوان لي بقرمو لجياني أوان بكولمو لخزمت وشكاني أوانا بم زورن بي خوشتر لوي لخزمتي بابة فقهي كان بمو مسائل فقهي وجهاني إسلامي حل بكم يكي كتلا وليكاني خوا كأمر أشينا خزمتي بريتلا إبراهيم قري أدهم كبا أبو إسحاق ناسراوة يكي كلو كسانيك باوكو باپیرو بابلن لوچەیەکی زۆر دەوڵەمەند و وەچەیەکی مەلیک ئەم کەسە لەدایک بووە و گەورە بووە و لەناو کارێکی زۆر گەورە و لە خاڵێکی دەوڵەمەندی زۆر بەهێز و دەسڕەنگینیە ئەفەرمەیەکێک لە ڕۆژەکان خەریکی ڕاوکردن بوو ڕێویەک یان کەروێشکێکی کەوتبووە شوێنی و ئەویست ڕاوی بکە أفرمي جويل الصوت يقبو بيانود والله ما لهذا خلقت ولا بهذا أمرت قسم بخواتوبو أما خلق نكراوي بمج أمر بيا نكراوي أفرمي أعوذ بالله كردو الرأي كردو بدواي كروشكا يان رأيوكا أفرمي جاري دوهم وجاري السهم أم قصي جويلبو لجاري السهم أم آياتي جويلبو أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون إيو بيتان واي إيما بعبث بهوانتا إيو من دروس كردو ناقرنا ولا إيما ليرا راسلكيني كي زور قوربو أم قنجة جوانا هالكوتي دروس بو برياري دائتر دور كويتو لولاتو لملكايتي ولا الدولة مندي ولا هرچيشتي خويتي يكيك لشوانكاني باوكي بيني جلكاني خوي دا وجلي شوانكي لبر كردو بري كود برو عراق دواتر برو شام برو زور شوين قرا تنها لبيناوي أويك ببيت عابدك حقيقي وكسيك خاوني عملك قوربه وخزمتي أمدينة يكيك لصفات كاني أمبيا وقوريا بيدنجيكي زوري هالبجارد بولا جيانيا كمترين قصي أكرد لقل أوشا زور حريص بولا سر جهاد كردن لبيناوي خوايا لهر شوينك بيزانيا لشام جهاد بربابوا يكسر أشو أو شوينو جهادي جاب جي أكرد صفاتي زور قوري هبوا يكي لها ولا كان أجرته وأفرميت شان روجيكي زور بيكوا بدز رنجيني أو خريكي زراعات بوين أفرميت لزراعتها قازان جيكي زور قوري من كربيز ديناري ألطون من دسكوت الله بلام خو من أو مدية فريا خو من نكوتين زور شبرز بوين قجمان تيكتشوب وشبرز بوين أفرمي هاتين برو شام كسك من بيني زور قالتي بأما كرت الله الرفيقي تريشي بيابو بهردو كانوا تير قالتي بأما كرت أفرمي إبراهيم كوري أدهم فرمي إيشي إيه وتشي أو قالتي بأما أكن إيه كانوا تي والله متسرتاش ما يتريتي من حجامة أكم حجامة بو خلقهم كلا شاخكم فرمي ده يشيك تان كلا شاخم بو بكاتو يشان سرم تشاكا بارتان أدمي كي ديناري كي ألطون تان أدمي أفرمي هردو كان أويان سري تشاكردو أميشان حجامي بو كرد يكي 2 ديناري ألطوني داني على الرفيقة كي زوري بينا راحت بو وتي قربان خريكي تشيتو أمان لبينو قالطة بأيما أكن فرمينا الرولا أمان تربيتي كان دا أدم بحياتي قالطة فقير نكن ليان قريبا أم باري ورقرن باسرم تشاكن دواتير بدلنياية وقد خرافة برامبر بفقير ناكن جاري كتير أدبيكي دادان أدبيكي عملي زور قورا أفرميكي لجاركان لسفينيك راك شابو أفرمي بتانيك عباية اشتكي داو بسري خويا الله سفينك أو كوت جولا هوا باتجاه غير سفينة الروج شبوة لكان دسي بيكر الله خليك زور هواريان لهالصا زور دنجان لبينا دروز بو الله أو هي جولي نكر خوتو الله نفركات خبري كردو وتي نقبة هالصق وخليك أخنكين وتو شون أو خوليك لو زحمتيا أفرمي سري برس كردو فرموي اللهم أريتنا قدرتك فأرنا لطفك خواجا قدرتي خود بشان دامي لبحرا أمشب ولا نينوران لطفي خوت ونرمي خوت ورحمتي خوت ما بيا بشان با أفرمي أكثر أو سكونتي كردو سفينة كر ساكن بو برسياريان كل بيني خوانا خلقوتيان والله أما إبراهيم كوري أدهما كاتك أم صفة برزوم أخلاق برزهية طبعا إبراهيم كوري أدهم زور ما نوب ولا جياني عبادتي خويا
زۆر هەوڵی داوە کە نەفسێکی زۆر ساغی هەبێ، نوێژی تاعەتی خواناسی هەموو لەحظەیەکی ئاگای لە خوا بێ. پلەیەکی زۆر گەورەی خواناسی هەبووە. ئەفەرمێ هەرچی شتە عیلاجم کرد یەک شتم پێ عیلاج نەکرد. ئەفەرمێ نەفسم زۆر حەزی ئەکرد بەوەی کە بچێتەوە بۆ وەتەنی خۆی، بە وڵاتی خۆی، نیشتیمانی خۆی. تەمەنێکی لە عقوبەکان لە شەریعەتە عقوبەی دوورخستنەوەی لە وڵاتی خۆی. ونمونە گەر کەسێک مەسەن زینا ئەکە 100 داری لێ ئەدرێ و تەغریب و عامن 1 ساڵ دوور ئەخرێتەوە لە وڵاتی خۆی. ئینسان هەموو ئینسانێک نیشتیمانی خۆی پێخۆشە. ئینسان جارێ سەفەرەکە چێت لادەیەکە بینی ئەڵە بۆ خاتی خوا من لەسەر تاپۆکە نامەوێت کەچی خەڵکێک بستی بە پارە ئەکڕن. طبیعەتی ئینسان ئاوایە لەگەڵ وەتەن و نیشتیمانی خۆیە زۆر تایبەت مامەڵایەکە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبراهیمی کوڕی ئەدهەم بێ ئەفەرمێ عالەست العیبادە، ئەڵێ عیبادەتەکانم هەر هەموو معالەجەی خۆم کرد مەزبوط هەموو کارەکان. فما وجدت شيئا أشد علي من نزاع النفس إلى الوطن. ئەفەرمێت لە هیچ شتێکم لەوە ناڕەحەتتر نەبینی کە هەموو ڕۆژێ نەفسم داوای گەڕانەوەی بۆ شوێنی خۆی کرد، بۆ وڵاتی خۆی، بۆ نیشتیمانی خۆی. منیش لەبەر خواناسی و دینداریەکەم ئەمووی زیاتر پەروەردەبم و دوور ئەکەوتمەوە لە پێناوی جیهادە. لە قسەیەکی تری ئەفەرمێ ما قاسيت شيئا فيما تركت من مفارقة الأوطان. ئەفەرمێ یەک شت نەبووە بە ئەندازیەوە ئازارم بدا کە دوور کەوتومەتەوە لە خزم و کەس و کار و لە وڵات و نیشتیمانی خۆم. براکانی کۆبوونەوە بیسییان کە ئیبراهیمی کوڕی ئەدهەم ناوێکی زۆر گەورەی دەرکردووە لە جیهانە و خەڵک هەر هەمووی بە تەبەڕوک و بە مبارەک سەیری ئەکەن و پیاوێکی ساڵحە. بەڵام زانیان کە زۆر بە زەحمەتی ژیان بەسەر ئەبا، هەمووی لەسەر دەست و پەنجەکانی خۆی ژیان بەسەر ئەبا. حتا ئەو غەنیمەتەی کە وەری ئەگر لە جەنگ و جیهادا هەموو سەرفەکرد لە پێناوی خۆیە ئەوەشی قبول نەئەکرد، لەسەر حیاتی خۆی ژیانی خۆی بەسەر ئەبر لەسەر پەنجەکانی خۆی. ڕەفیقەکانی براکانی هەموو کۆبوونەوە و کۆمەڵشتی زۆریان بۆ نار بە عەبدێکە وتیان ئەمەی بگەێنە لە. ئەفەرمێ لە شام دانیشت بۆ عەبدێک هات وتی من هاتووم لە شوێنێکی زۆر دوورەوە لە منطقەی ئەفغانستانەوە هاتووم، لە ئەسڵ خەڵکی ئەفغانستانە، عەجلیم و تەمیمیم. ئەڵێ کە ئەم دوو قسەی وت ئەیزانی ئەمە لە نزیکەکانی خۆیەتی. وتی بێدەنگ بە ئەی غوڵام جیای کردەوتی بۆچی هاتووی؟ وتی وڵا ئەم کاروانە ئەبینی ئەم هەموو ئەسپە و ئەم تەرتیباتە ئەمە هەمووی براکانی بۆ تۆیان ناردووە. فەرمووی خۆشت ئازاد بی کە عەبدی ئەمانەش هەمووی بۆ خۆت، بەس دوورکەوە لە نام خەڵکا باسم مەکە و هیچ قسەیە مەکە و بڕۆ. طبعی ئەم پیاوێکی زۆر خواناس، بەڵام کەلیماتەکانی زۆر جێگەیان گرت. ئەممان دووبوونەوە های کرد ئەگەر مەلیک بۆ یاسەر ناویمان نەئەزانی، ناوی باوکی کە مەنسووری کوڕی زەیدی عیجلیە نازانین، مەلیکێکی زۆر گەورە بووە. زەیدی عیجلی هەر خۆی مەلیکێکی گەورە بوو، باپیری هەر کەس ناوی نازانێ. بەڵام ئیبراهیمی کوڕی ئەدهەم ناوەکەی ماوەتەوە بەهۆی ئەو عیبادەتەی کە کردوێتی و ئەو ساغی لەگەڵ خۆیان جێبەجێ کردووە. قسەکانی زۆرن، کتێبی ئومەتی ئیسلامی پڕە لە قسەکانی ئیبراهیمی کوڕی ئەدهەم. هەندێک لە قسەکانی ئەو باسەکەم لە خزمەتتانە لەعەلە بێتە پەروەردەیەکی گەورە بۆمان. ئەفەرمێ ئوطلب مەطعەمەک، زۆر بگەڕێ بە دوای حەڵاڵە، خواردنی حەڵاڵ بۆ خۆت و وەچەکانت پێیاکە، ولا حەرەج عەلەیکە ئەلا تەقومە اللەیل ولا تەصومە النەهار. ئەفەرمێ ناڕەحەتترین شت بریتێ لە کۆکردنەوەی حەڵاڵ. بڕۆ بەس حەڵاڵ پەیاکە بۆ ماڵ و مناڵت بۆ خۆت، ئەگەر شەویش هەڵ نەسای شەو نوێشکەیت و ڕۆژە سونەتەکانیش نەگری قەیناک، ئەوەندە حەڵاڵ. لە قسەیەکە ئەفەرمێ وەڵاهی عێراق گەڕام، شام گەڕام، تەنها و تەنها ئەم گەڕانەنەم لە پێناوی حەڵاڵە بوو، وەی شتێک هیچ گومانیتیان نەبێ و حەڵاڵ بێ دەستم کرد. ئەم پیاوە گەورانە زۆر عەزیم بوون. تەسەوورکەن ئیمامی نەووی یەک شوبهە دروست بوو لە میوە لە میسرە، یەک شوبهە. ئەویش ئەوە بوو کە باخەکانی خەڵکیان داگیر کرد هەندێ مەلیک، دوایی تەوزیعیان کرد، حتا وەکو وەفاتی کرد میوەی نەخوارد. فەرمووی شوبهەی تایە. ئەم پیاوانە زۆر عەزیم بوون. ئەفەرمێ بە عێراقا لە زەمانێکە لە ساڵەکانی 160 یعنی 150 هیجریە، لەم کاتەنا کە گەرمەی خلافەی ئیسلامیە، ئەمە تەڵەبەی ئیمام ئەبوو حەنیفەیە، ئەم پیاوە عەزیمە. ئەفەرمێ لە ناو عێراقا گەڕام، زۆر ماندوو بووم هەتا شتێ حەڵاڵم دەستکەوێت. لە ناو شامە زۆر ماندوو بووم هەتا وەکو حەڵاڵم دەستکەوێت. بۆی ئەفەرمێ بە دوای حەڵاڵە بڕۆ، ئەگەر شەو نوێژیشت نەکرد، ڕۆژووی سنەتی شت نەگرت، بەڵام بە شەرتێ بە دوای حەڵاڵە بگەڕی، بڕۆ ئەوە سێوکە وەلا حەرەج، هیچ گوناهێک لەسەر نییە، ئەبیتە یەکێک لە پیاوە ساڵحەکان. ڕۆژێک پرسیاریان لێ کرد، وتیان والله ئەی ئیبراهیم ئین اللەحمە قەد غەلە، گۆشت زۆر گران بووە. ئەویش بە ئاسانی فەرمووی ئەرخەسۆه و فەرموو دەی محاولە بکەن هەرزانی بکەن. وتیان بەچی هەرزانی؟ وتی مەی خۆن،
خۆ ئینسان ئەو شتانە بخوا نەخوا هیچ لە مەسەلەکەی ناگۆڕێ سفرەکەی چۆن بێت چۆن نەبێت ناگۆڕێ بۆیە شعرێکی فەرمووی ئیذا غەلا شەیء عەلەیە تەرکوه هەر شتێک کە گران بوو لەسەر منە واجبە لەسرم کە تەرکی کەم وازی لێ بێنم فەیەکون ئەرخەسە ما یەکون ئیذا غەلا ئەفەرمێ هەمیشە ئەگەر ئەو شتم نەخوارد بێ وازم لێ هێنابێ دواتر بە هەرزانتر لە پێشتریش کڕیمەتەوە و ئەگەر خەڵک بتوانێت تەرکی ئەو شتە بکە کە گرانە بێ بە ئاسایی هەموو بازرگانەکان نووس پێدا ئەدا مەجبورن هەر هەمووی بێنەوە سەر ساحەی ئەوەی کە هەرزانتریشی بکە پیاوێک لە تەوافە بینی کە زۆر خۆی ماندوو ئەکا لە عیبادەتە سەیری کرد فەرمووی اعلم أنك لا تنال درجة الصالحين حتى تجوز 6 عقبات فرموي بزان ناقيت بلي صالحة كان حتى 6 بلا نبري 6 برد لبرد بيتا لا نبري يكم بابي نعمة كان داخل أخوت بابي شدة لأخوت بكروا زور طبيعي إنسان كام نعمة زور جوانا هيتي لأخوار لو نايخوا خوي أقريته بدأت ما نجي رمضان فرصتي كي زور قوري إنسان أو نعمة جوانا نهارهم ولا سر سفرة دابنه تنها بشكي كم خو بيرك بو فقراء بيرك بو خلق هجارك محاولة بك النعمة كان خود بو خود بشدة با رايان قري لسر خود حتى وكو رب العالمين دارو خير لك برو بلي صلاح الرأي دوهم فرموي عزتي نفست راقرة أو لوت برزي خود راقرة خود زليل كدرقاي ذلت بسر خوتها بكروا لبردم عبدكاني خوايا لبردم خوايا حتى وكو خوا جل جلاله بلي صلاحات أداتي الراحات استراحة كردن راكشاني زور بالدانوي زور فرمي واز لما بين جهد وجهاد دس بيبك جهدك زور قوربك ويبكيت بلي صالحين بإستراحة إنسان نقات بلي صالحين فرمي واز لخوت بين الشو نخوني زورك ويبكيت بلي صالحين واز للدولة منديد بين فقيريها البجيرة بو أو يبقيت بلي صالحين طبعا غنى وفقر ما بس يعني غنى وفقر قلبه ويا رحمتي خويا لي بأفرمي زور أواني لسر زويا داوي غنى لأخوائك غنى مادة أفرمي بنعمة ترين كذا لسر زويا أو داوي فقر أكال أخوة الأخوة ضلم ضلي فقيران به قيناك بمادتها به بهمو سر زويه توبه دولة من ترين كذبة بلام ضلي فقيران به بويا أفرمي روايتك في غمريان صلى الله عليه وآله وسلم خوا كسيكي خوش أفرمي عبدك تقي غني هم بتقوى وخوا ناز به هم غني به وقت نفسي دولة من به بويا فرمي أنا فقير أو كسي نفسي دولة من به دولة من أو كسي نفسي فقير به فرمي أنا حتى وكو أو نفسي خوت رانهني رام نكي لسر أويك مال وسروت ساماني همو دنيا لناويا نبي لناخيا نبي لدروي بي لدسا بي ناقيت بلي صلاح فرموي أنا أملكاني خوت هيواكاني خوت هار هموي درقاكيان لدابخة درقاي استعداد خو أماده كردن بو مردن بكره ولا خوت فرموي جاري كان ضل سي برده بسري ويتي فردي كان فرح وسروري إنسانة دانيك كان حزني إنسانة دانيك كان بريتيل السرور فرح وسرور العربية فرق كان أويا فرح لدلي إنسانة ناية تسر واقع سرور لدلي شاهية ولدموتاوي شا قش أبيته وكسك فرموي أمسيشتا لحياتي تويا وجودي هي فرموي أجر هاتو زور خوش حال بوشتي كهتا حتما تو أبي تكسك حريص هالبكار أو كسش حريص به هالبكار به هميشه محرومة هيجي دزناك أجر حزين بي هميشه غمد بي لسر أوشتي كلدس الدواء بزانك تو أبي تكسك ساخطي دائما أشكيت وخلق الرقي لي أنا بخوا أو كسشك ببيت ساخطي خلقه خلق الرقي لي بيته معذب أبي هميشه غمبار أبي حزين أبي لسر أوشتي لدس الدواء فرموي سروريش هركاتك بمدح قوراي تو أبيت معجب يتركر دوكاني خوت زور بيا باشا إيش كان يخوت بلاء زور مهمة إيش خلق بلاء وهيتشا ديبزان أو كسشك إعجاب بنفسي خويك قد يحبط عمله هم أعمل كان جاري وهيك خل أو شيء واحد شيء بدأ سوى نامن أهلي بصرة جارك هاتنا خدمات إبراهيم كري أدهم لبازارة بينيان فرمويان أي هوار باش أخواني فرموا ادعوني أستجيب لكم إيوه بس دعاك من جوابتان أدمه تبرى والله
باش ئێمە ئەوەنە دوعاکەین گرانی لە بازارە دەستی پێ کردو کورە هەرزانی ڕووماتیان ناکە نازانین چی بکەین فەرمووی ئەی ئەهلی بەسرە دڵتان بەهۆی دەشتەوە مردووە عرفتم الله خواتان بە چاکی ناسیوە بەڵام حەقەکانی خواتان نەداوە قورئانتان خوێندەوە باشی بەس ئیشتان پێ نەکرد ادعای ئەوەکەن هەمووتان پێغەمبەرتان صلی الله عليه و سلم خۆشەوێ بەڵام سنەتەکانی ئەو خۆشەویستەتان تەرک کردووە هەمووتان ادعای ئەوەتان کردووە و وتوتانە کە ڕقمان لە شەیطانە و دژی شەیطانین کەچی ئیطاعی شەیطان ئەکەن هەمووتان ادعای ئەوەتان کردووە کە ئەهلی بەهەشتن کەچی ئیشی بۆ ناکەن هەمووتان پێتان وایە لە ئاگر ڕزگارتان بووە کەچی ڕۆژانە خۆتان فڕێ ئەدەنەوە ئاگرەوە هەمووتان ئەڵێن مردن حەقا بەڵام کەستان خۆتانی بۆ ئامادە ناکەن هەمووتان خەریکی عیبی یەکترن کەستان خەریکی عیبی خۆی نییە مردوەکانتان یەکەیەکە ئەنێژن بەڵام هیچتان ئاعتیباری پێوەرناگرن و هەستی پێ ناکەن نیعمەتەکانی خوش ئەخۆن و شکری ناکەن ئیتر چۆن خوا دوعاکانتان گیرا بکە ئەگەر ئەم کەلیماتانە بۆ ئەهلی بەسرە لەو زەمانەی خۆیان باسی کردبێ بڕۆکە لەم زەمانە ئینسان شەرم ئەکا کاتێک کە ئەیان خوێنێتەوە هەمومان معرفەتی خوامان هەیە و مافی خوامان نەداوە قورئان ئەخوێنین بەس کردەوەی پێ ناکەین هەمومان ئیدعای ئەوەکەین کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆشەوێ کەچی شوێن سنەتەکانی ناکەوین هەمومان شەیطان بە دژمنی خۆمان ئەزانین بەڵام ئیطاعی ئەکەین و شوێنی ئەکەوین هەمومان پێمان وایە ئەهلی بەهەشتین لەبەر ئەوەی 4 ڕکاتمان لە مزگەوتا جێبەجێ کردووە بەڵام کارەکانمان بۆ بەهەشت زۆر قورسە و نەمان کردووە هەمومان پێمان وایە ڕزگاری ناو ئاگرین کەچی ڕۆژانە خۆمان ئەخێن ناو ئاگرەوە هەمومان پێمان وایە مردن حەقە و خۆمانی بۆ ئامادە ناکەین هەمومان خەریکی عیبی یەکترین کەس خەریکی عیبی خۆی نییە وازمان لە خۆمان هێناوە خۆمان زۆر نەزیه دەوروبەرەکانمان دائیمە عیبەکانی ئەوان ئەدۆزینەوە ئێمە چەند جار ئەچینە سەر گۆڕستان و مردوەکانمان ئەنێژین و هەستی پێ ناکەین شعور ناکەین ئاعتیبارێ وەرناگرین ئەو هەموو نعمەتەی خوا بەسەرمانەوەیە کەچی شکرانە بژێری ناکەین کۆتا قسەی کە لە خزمەتیا ئەبین وتەکانی زۆر زۆرن کۆتا قسەکە لە خزمەتیا ئەبین ئەفەرمێ ئێمە تەبیعەتمان ئاوایە شکایەتی فەقیری خۆمان ئەگەر شتێکمان نەبێ بۆ لای غێری خۆمانەکەین لە ئینسان دێن هەر یەکەمان بۆ ئەوی ترمان ئەگەر نەخۆشین شکایەتی نەخۆشی خۆمان بۆ یەکتر باسەکەین ئەگەر فەقیرین لە ڕووی مادیەوە بۆ یەکتری باسەکەین هەر نیعمەتێکە نیمانە بۆ یەکتری باسەکەین ئەفەرمێ ئەوە چیمانە ما لنا نشكو فقرنا إلى مثلنا أي هاوار فقيري خمان بو هاواني خمان باسكين ولا نسأل كشفه عن ربنا داواناكين لأخوة جل جلاله كشف فقيري من بك اما هر همومان مادەمان هەبێ نەبێ لەشمان ساغ بێ نەبێ هەر فەقیری خۆین لە هەموو ڕۆیەکەوە فەقیرین خاوەنی هیچ شتێک نین خاوەنی لەحظەیەکی تری بینینی خۆمان نین بیستنی خۆمان نین فکری خۆمان نین وەستانی خۆمان نین حتا مادە و سەرەت و سامانمان لەحظەیەکە لەوە چێ ساڵێ لەمە پێش ئەهلی غەزە لە مانگی ڕەمەزانە جوارترین خواردنیان لەسەر سفرەیاندا نابێ ئەمڕۆ پارچەنانێکی ئەوەندە دەست ناکەوێت لە ناو غەزەیە ئێمە شەروا بووین ڕۆژگارێک ئەم هەڵەبجەیە پڕ لە نیعمەت ڕامان کردو هیچیشمان پێ نەبڕ چەند کەسە بوو پارەکەی خۆشی پێ نەبرا بەجێهێشت ئەوەی کە لە بیری تۆیە فکری لێ ئەکەیت هەمووی ئەم فەقیریانە هەر هەمووی تەنها ذاتی الله جل جلاله کەشفی ئەکا لەسەرمان بۆیە لە عیلمە لە عەمەلە لە هەر شتێکە کە تۆ فەقیری هاوار بۆ لای خوا برن تەسەوورکەن ئێمە فەقیری گوناهین فەقیری گوناه هەر یەکەمان یەک ڕیز گوناهمان هەیە پێمان عیلاج ناکرێت هەمانە گیرۆدەی غەیبەتە هەمانە گیرۆدەی شەهوەتە هەمانە گیرۆدەی نەظەرە هەمانە گیرۆدەی ڕیایە هەمانە گیرۆدەی تەکەبورە عوجبە هەر یەکەمان بە شێوازێک عیلاجی خۆمان پێ ناکرێ ئەوەندە فەقیرین ئەبێ هاوارکەین یا ئیلاهی تۆ عیلاجمان کە تۆ لەناو ئەم قوڕاوی گوناهکاری ڕزگارمان کە ئەم کەلیماتانەی ئیبراهیمی کوڕی ئەدهەم ئومێد دەکەم دەرگایەکی خێر بێ بۆ سەر دڵمان وشەکانی ئەمڕۆمان باس کرد لە ڕاستیە کە نووسیمە وشەکانی و لە خزمەتانە باسم کرد وام هەستە کرد بە چاوەکانی سرم لە خزمەتی ئیبراهیمی کوڕی ئەدهەمان لعل رب العالمین دەرگاکانی خێرمان بەهۆی ئەم پیاوە گەورانەوە لێ ئەکاتەوە دڵ و دەروونمان پەروەردەیەکی ساغ و تەواو ئەکە خوای گیان ئێمە لەم مانگی ڕەمەضانەیەوە بە زمانی بەڕۆژۆ و لە یەکێ لە مزگەوتەکانی تۆوە یا ئیلاهی هانای فەقیری و زەلیلی و حەقیری خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ ڕەحممان پێ بکە یا رب العالمین تۆ خۆت لە گوناهەکانمان ببورە یا ئەکرەم الئەکرەمین
خۆی گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و کردمان عەفومان کە ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهەکان ڕزگارمان کە هەر یەکەمان دەردەداری ڕیزێ گوناهین خۆیە خۆمان دەرەقەتی نەفسی خۆمان ناین یا ئیلاهی تۆ بەهانامانەوەرە و ڕزگارمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەم مانگی ڕەمەزانەکە بەسەرمانە تێ ئەپەڕێ بمانگێڕە لەو عەبدانە یەک گوناهیان بەسەرەوە نامێنێ یا رب العالمین یا ربی خوای گیان لە گوناهمان ببوورە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە لە گوناهی خۆشەویستانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی خێزان و وەچە و مناڵمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلئاڵێنەوە هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە یا رب العالمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و وسلم ببوورە هەر ڕەنگێکیان هەیە و هەر زمانێکیان هەیە و لە هەر شوێنێکا بوون و لە هەر زمانێکا هەن یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین ئیلاهی گرفتەکانمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئیلاهی ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا رب العالمین یا ربی خوای ئەو نەخۆشیانەی کە زانی ومانەوە نەمانزانیوە شیفامە بۆ بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت یا ئیلاهی دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە گۆڕەکانمان ئارام کە زیندووبوونەوەمان ئارام کە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت مسلمانانی برامان لە غەزەیە ئیلاهی لەو پەڕی زەحمەتی و ناڕەحەتیان خۆیان تووشی یەئس بوون یا رب العالمین کاتێک کە گەورە پیاوان تووشی یەئس بوون یا ئیلاهی دەرگاکانی فەتح و نەسڕەتێ بەسەرا کردوونەتەوە تو گەورەی خۆت خۆ دەرگای فەتح و نەسڕەت بەسەر ئەهلی غەزەیە بکەرەوە سەری یەهود شۆڕکە یا رب العالمین سەری نەسارا و ئەوروپا شۆڕکە یا رب العالمین یا ربی خوایە مەشغوڵیان کە بەکاری خۆیانەوە لەناو کەیدی خۆیان و فێڵی خۆیانە بیان گەوزێنە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت بەخوا لە ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لە شوێنێکی ترەوە شک نابین ڕمەکانیان ڕوو کرد بێتە کافر تەنها ئەوان نەبن یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت خۆی نەسڕەتیان بدە یا رب العالمین یا ئیلاهی بەخوا هەر ئەومان لە دەستدەیە ئەکرەم الئەکرەمین کە دوعایە بکەین لەم دوورەوە خەجاڵەتین یا ئیلاهی کە ئەوان بێحاڵ و ماڵ و ئێمەش لەناو ماڵ و مناڵی خۆمانە شەرمەندەین یا ئیلاهی سفرەی ئێمە پڕ و سفرەی ئەوان خاڵی یا ئیلاهی شەرمەندەین کە ئێمە سکی تێر و ئەوان سکی برسی یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بەهانای ئەم ئومەتە وەرە یا رب العالمین یا ربی خوای گیان ظلمی زۆر لەم ئومەتەی پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم ئەزانین خوای گیان ئێمە شایەن نین ئەزانین ئێمە بێکەڵکین اعترافەکەین لە حوزوری تۆ یا خوایە خاوەنی نوێژێکی کرچ و کاڵ و تاعەتێکی کرچ و کاڵین بەڵام پەروەردگارە ئەزانین تۆ زۆر بەڕەحمی لەگەڵمان ئەزانین تۆ خوای گیان قبولمان ئەکەی دەی تو گەورەی خۆت بە حورمەتی ئەم مانگی ڕەمەزانە هاوار بۆ لای تۆ ئەهێنین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و ڕەحمەتی خۆت ئەم ئومەتە نەسڕەت بدە یا رب العالمین عەدالەتی جیهان بخەرەوە دەستمان یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت ئێمە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبول کە بە شوێن کەوتەی ئەو وەرمانگرە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە یا ئیلاهی صلاة و سلامی دڵی ئێمە بگەێنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی محەبەتی دڵی ئێمەی پێ بگەێنە یەکێک ناومان لە خزمەتیا بهێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە بەزەی خۆت بە خۆشەویستانی ئەو قبولمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت وەرمانگرە یا رب العالمین ئیلاهی فەقیر و هەژارێکی زۆرمان هەیە لەم وڵات و نیشتیمانەیە یا ئیلاهی بەهانامانەوە وەرە دەرگای خێرمان لێ بکەرەوە بەرەکاتەکانی خۆت بەسەرمانە ببارێنە ئارامی و ئاشتی و هێمنی بەسەرمانە ببارێنە لە بەڵاو فیتنەی دراوسەکان بمان پارێزە لە شەڕی مەجووس بمان پارێزە یا رب العالمین خۆی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت ئارامی بەسەر ئەم وڵات و نیشتیمانە ببارێنە یا رب العالمین خۆی گیان بازارەکانمان پڕ بەرەکەت کە ژیانمان پڕ بەرەکەت کە زەوی و زەرعاتمان پڕ بەرەکەت کە مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەت کە کانیا و ئاوەکانمان پڕ بەرەکەت کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین
لەش ساغیمان پڕبەرەکەت کە یا رب العالمین خوایە ئەم نەخۆشیانە لەسەر ئەم وڵاتەی ئێمە لا ببە دەست و کەیدی ئینسانە پیسەکان دوور خەرەوە لێمان یا رب العالمین یا ربی خوایە گیان سایەیەکی عەدالەتمان بۆ بنێرە لەژێر ئەم عەدالەتە ئیسراحەتمان پێ بدە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت یا ئەکرەم الئەکرەمین دەرگای خەیری خۆتمان بەسەرا واڵاکە یا رب العالمین ئیلاهی بەخوا ئەزانین تەراویحێکی کرچ و کاڵمان کرد ئەزانین یا ئیلاهی دوعایەکی کرچ و کاڵمان کرد ذیکر و ئەوراد و قورئان خوێندی کرچ و کاڵمان بەڵام پەروەردگارە ئەزانین تۆ عەبدە بێکەڵکەکانیش قبوڵ ئەکەی دەی ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئێمەش قبوڵ کە یا رب العالمین ئیلاهی چەند عەبدی تائب هەیە یا رب العالمین لەم مزگەوتەی ئێمە خوایە بەو تەوبەی ئەوانە هاوارت لێ ئەکەین بە دڵی ئەوان هاوارت لێ ئەکەین یا رب العالمین بە تەوبەی تەوبەکاران و بە ڕیشی سپی جوانی ڕیسپیانمان هاوارت لێ ئەکەین یا ئیلاهی ئەم دوعانەمان لێ وەرگرە یا رب العالمین مەی دەرەوە بەسەرمانە یا ئەکرەم الئەکرەمین يا ربي خويا قبل من كلا إخوتي يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناهي من الشيء أجبوري وخوالي من قبلك يا ربي